گروپی هاوڕێیانی خوێنەر گروپێکی ئەدەبیە کە ماوەی 3 ساڵە دامەزراوە با سەرپەرشتی شاخەوان سدیق کار بۆ بەرەو پێشچوونی ئەدەبی کوردی دەکات بە ئامانجی شارەزابوون لە ئەدەبیاتی کوردیدا. نایەمەوە بۆ ماڵی دڵ ئەزمموی ساڵانی لە نێوان ساڵانی 2012 بۆ 2022 واتە لە 22 چاپ کراوە لەلایەن وەزارەتی ڕۆشنبیری و لاوانەوە لەسەر بودجەی وەزارەت بۆم چاپ کراوە. لەم کتێبەیە توانیومە دەنگی ژنانی ستەم لێکراو بگەێنم بە شێوەیەکی هوەری. بۆ نمونە من لەسەر دوعا نووسیومە چۆن ڕەجم کرا لەسەر خۆشەویستی، لەسەر شاناز نووسیومە، لەسەر ئەو کچانەی کەوە لەسەر سێوان نووسیومە بە شێوەیەکی هوەری، نەک بە شێوەی شعارات و هوتاف، چکە شعر بۆ شعارات ئیتر ئەو بەها ئەدەبی و هوەری لە دەست ئەدا. بۆیە من بە شێوەیەکی هوەری ئەو شعرانە ئەو معاناتانە ئەو ڕاستیانە ئەو حەقیقەتانم کردوتە شعر و لێرە دامناوە و پێنجشەمە کرایە بابەتی کۆبوونەوەی ئەندامانی گروپی خوێنەر کاک شاخەوان سدیق ئەو کتێبەی لە من وەرگرت دابەشیان کرد لەسەر ئەندامانی گروپی خوێنەر. خۆشبەختانە ئەوی بینیم لە گروپی خوێنەر زیاتر ئەوانەی بەشدارن ئافرەتی خوێنەری باشمان هەیە. ئەوان ماوەیەک ئەو کتێبیان لابوو گەیشت بۆ دەستیان، ئیدی هەرکەو بۆ چوون و ڕاو تێبینی خۆی هەبوو لەسەر کتێبەکە. شاخەوان سدیق سەرپەرشتیار و دامەزرێنەری گروپی هاوڕێیانی خوێنەر لە لامانمیان و گفتوگۆی زیاترەکەین. شاخەوان سڵاو لەبێ بەخێر بێت. زۆر سپاس بۆ بەڕێستان و بۆ دەرفەتش. گروپی هاوڕێیانی خوێنەر کێن و کار بۆ چی دەکەن؟ بەڵێ لە ڕاستیە گروپی هاوڕێیانی خوێنەر پێگاتوە لە کۆمەڵەیە گەنجی کوڕۆکچی خوێنەر کە ماوەی 3 ساڵام گروپە دامەزراوە. ئەڵبەتە مێژووی دروستبوونی گروپەکە گەڕێتەوە بۆ دوای کەرەنتینە گشتەکەی کە بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە ڕاگەیەنرا بوو. ئەو فترەی کە لە ماڵەوە بووم کتێبێکی زۆرمە خوێندەوە و بیرم لەوە کردەوە چەند باشە ئینسان کە کتێبێکە خوێنێتەوە لەگەڵ کۆمەڵی هاوڕێی خۆیان گفتوگۆی دەربارە بکەن بۆەوەی باشتر لە کتێبەکە و ناوڕۆکی کتێبەکە تێبگەن. بۆیە لە دوای ئەوەی کە کەرەنتینەکە شکێنرا و خەڵک گەڕایەوە ناو ژیانی ئاسایی پەیوەندیم بە کۆمەڵی هاوڕێی خۆمەوە کرد. لە شوێنێک دانیشتین باسی بیرۆکەکەم بۆ کردن وتم سلێمانی پایتەختی ڕۆشنبیریە، ینی عیبەیەکی گەورەیە گروپێکی وانە بێ کۆمەڵی گەنج پێکەوە ئەمە و کتێبە دەرێتێ ڕۆژانە گفتوگۆی لەسەر بکەین. ئەوە بوو بەشێک لەو هاوڕێیانە ئامادە بوون لەگەڵ ماوە، بەشێک کەشیان بەهۆی ئەوەی کە کار و شتیان هەیە داوای لێبوردنیان کرد. بەڵام بەهەرحاڵ توانیمان ئەو کۆمەڵە هاوڕێ لە سەرەتاوە گروپەکە دروستکەین و ئەعلانیکەین و پێنجشەمانمان دیاری کرد بۆ دانیشتن و ئەو پێنجشەمەیە لە یەکەم دانیشتنەوە بوو بە کولتور لە لامان هەر پێنجشەمانە تا ئێستاش. دواتر وردە کە لە تۆڕی کۆمەڵایەتی بڵاومان کردەوە کە گروپێکمانێ و دانیشین و نووسەربانگەکەین و گفتوگۆی لەگەڵەکەینوانە گەنجیکەی خوێنەر هەبوون پەیوەندیان پێوە کردین و ئەوانە. بەپێی مێژووی 3 ساڵی دامەزرانی گروپەکە ڕێژەی ئەندامەکان کە موزیایی کردووە هەندێجار زیاد بێ و هەندێجار کەمە بێ. بەڵام خۆمان هەموو خوێنەرێک یا هەموو نووسەرێک بۆی هەیە بەشداری بکات لەم گروپەدا. ئەلبەتە گەنجێکی زۆر پەیوەندیەکە بۆی کە بەشدار بێ لە ناو گروپەکە، بەڵام ئێمە ڕێژەکەیمان ڕاگرتووە لە نێوان 10 تا 15 کەس تا 20 کەس، ئەنی نامانەوە زیاتر بێت چکە گەر زیاتر بوو ئەبێ بە کۆڕ و سیمینار و ئەوانە ئێمە ژەمانەوەی لە چوارچەوەی گروپێکا بمێنینەوە. بۆیە ئەو ماوەی ساڵ و نیوەکە ینی سابت بووە 15 کەسی سابتی هەیە دیاری کراوە و هەموو پێنجشەمانێک ئێمە لە ساڵی یەکەم و دووەمە لە کتێبخانە و کافتریای ئەمەزۆن بە سوپاسێکی گەورەوە لەوێدا ئانیشتین دانیشتەکانمان بەڕێوە برد. بەڵام لە ساڵی سێمی گروپەکەی گواسمانەوە بۆ کتێبخانەی چێتی نووسەرانی کورد لە قیسلێمانی بە سوپاسەوە ئەوان کتێبخانەکەیان بۆ دابین کردوین و ئێمە لەوێدا ئانیشین پێنجشەمان. ئەم گروپە لە سەرەتاو کە ڕامانگەیان کۆبووینەوە بۆەوەی ئامانجی گروپەکەەوە هێڵی گشتی گروپەکە دیاریکەین بڕیارمانە گروپێکی ئەدەبی بێ، بەڵام لە ناو ئەدەبە کۆمەڵی تایبەتمەندێتیمان دەستنیشان کردێکی لە تایبەتمەندیەکان ئەوەیە کە ئێمە تەنها ئەدەبی کوردی خوێنینەوە، یعنی وەرجێڕا و ئەدەبی جیهانی و ئەوانە هەرکەس لە ماڵەوە بۆ خۆی توانێت جیا لە ئیشی گروپەکە لە دانیشتنی گروپەکە بیخوێنێتەوە. بەڵام بۆ ناو گروپەکە ئێمە ئەدەبیاتی کوردی خوێنینەوە، ئەویش بۆ ئامانجێکە یەک ئەو سارد و سڕێکە لە ناو کتێبخانەی کوردی و لە ناو دنیای ڕۆشنبیری ئێمە هەیە و کەس قسە لەسەر کتێب ناکە و
کەس خوێندنەوە بۆ کتێب ناکە ئێمە ئەو تەوقە بشکێنین ئەوە یەک دووش ئێمە بۆ هۆکارەکەی ئەگەڕێنیتەوە بۆچی؟ وڵای هۆکارەکانی ئەلبەتە زۆرە ناتوانین لە ماوەیەکی کورتا دەستنیشانیکەین خۆی ئەو هاتنی ئەولەمە و هاتنی ئەولەمە و تەکنەلۆژیاوانە بەشێکی گەورەی زەربەیەکی گەوری یاولەوەی کە بەگشت یانی بە شێوەیەکی عام خەڵک نەخوێنێتەوە و لەناو ئەوەشە ئەدەبیاتی ئێمە تا ئێستا ینی ئەدەبیاتێکە زۆر پێ نەگەیشتووە تا ڕادەیەکی زۆر ینی خەڵک حەزەکە ئەدەبیاتی جیهانی بخوێنێتەوە بۆی ینی ئەو میراتە گەورەی ئەدەبی جیهانی هەیە زیاتر لەوە شارەزابێ و لەناو کووردا چەند نووسەر هێگەن ینی دیاریکراون و خەڵک زۆر حەزەکە بەرەمەکانیان بخوێنەوە ئێمە هەموو ئەمانەمان تێکشکان هاتین ئەدەبی کوردیمان هەڵبژار لەناو ئەدەبی کوردیە ئەو نووسەران لەو نووسەرانەوە دەستمان پێکرد کە خەڵک نایان خوێنێتەوە هاتینەوەنەمان خوێنەوە مامزین بۆ ینی بۆ ئەبێ ئەمانە نەخوێنینەوە بۆ خەڵک نایان خوێنێتەوە ئەگەر خراپن مزین خراپیەکانیان لەکوێیە ئەگەر باشن ئێمە جارێکی کە بیانینەوە بەر قسە ینی کارمان لەسەر ئەو نووسەرانە کرد کە زەوئی ڕاگەاندنیان لەسەر نییە زەوئی میدیایان لەسەر نییە و زەوئی کتێبخانەکان چکە ئێستا بیرمان نەچێت زۆربەی کتێبخانەکان بۆ خۆیان بوونەتە دەستگای چاپەمەنی و ئەم دەستگایانە هەریەکیان وەلایان بۆ یەک دوو نووسەر هەیە و ئەیانەوێ نووسەرانە گەورەکەن ینی زەوئیان زۆر بچێتە سەر و ئەوە خوێنەریش بەداخەوە دوای ئاڕاستی ئەمان ناکەوێت بەس ئێمە هاتین لێرە ئەوەمان تێشکان ویسمان کار لەسەر ئەو نووسەرانە بکەین کە کەس نایان خوێنێتەوە کەس ئاوڕیان لێیان نایەتەوە ئێمە بانگیان نەکەین بۆ ناو دانیشتەکانمان ئێمە لە هەرێکی لە دانیشتەکانی گروپی هاوڕێیانی خوێنەرە نووسەرێک بانگەکەین ئەگەر لە کوردوس لە سلێمانی بێ بانگێکێنە ناو دانیشتەکان دەجا لە هەولێریشەوە بە تایبەتی هێناومانە وەگەر بۆی نەکرێ بێت یا لە دەروی وڵات بێ و ئێمە ڕێگەی ڤیددیۆ مەسنجەریا لە ڕێگەی سکایپ وەرمانگرتووە قسەمان لەگەڵ پەیوەندی بە نووسەرەکانەوەکانیش ئەتوانن پەیوەندیتان پێ بکەن من خۆم پەیوەندی بە نووسەرەکانەوەکەم چکە من بەشێکی گەوری دانیشتەکان خۆم ئاراستەکەی دیارریەکەم هەڵبژاردننی تەکستەکان و ئەوانە بە هاوکاری هاوڕێکانم بە ڕاوێژ بە دیالۆگ لەگەڵیان ئاڵبەتە بەڵام پەیوەندێکی باشم لەگەڵ نووسەرانایە پەیوەندیان پێوەکەم گروپێکی مەسنجەری ناوخۆیمانەیە لەو گروپە بەردەوام گفتوگۆکەین ڕاوێژەکەین بۆ پێنجشەمەی داهاتوو چ نووسەرێ بخوێنینەوە کاتێک کە نووسەرەکە هەڵبژێرین پەیوەندی پێوەکەین ئەگە کتێبەکەی بەردەست بێ زیادەی هەبێیانی بۆ ئەندامانی گروپەکەی نێرێ وەکو هاوکاریەک ئەگەر ناخۆمان ئەیکڕین لە بازار بۆ کتێبەکە خوێنینەوە دەجا لە گروپەکەم ناقەشەی کتێبەکەکەین تا ڕۆژی دانیشتەکە لە کاتی دانیشتەکەش نووسەرەکە دێ لە دقەی یەکەمی دانیشتەکەین بە نووسەرەکە باسی ئەزمموی نووسین و خوێنەوەی خۆیەکە بۆی تەجروبەی لێوەرگین و دواتر ئێمە دەست بە دیالۆگ و گفتوگۆکەین هەرێکی لەو ئەندامانی گروپ چەند تێبینی و سەرنجێک لە وەرەقەیەگە نووسێ کە نووسەرەکەی لەگەڵ یا بە شێوەی دیالۆگ گفتوگۆی لەسەرەکەین و هەوڵەدەین لەسەر یا کۆی ئەزمموی نووسەرەکە قسە بکەین یا لەسەر کتێبێکی دیاریکراوی نووسەرەکە لە ماوەی ئەم 3 ساڵی کارکردنەدا تا چەند تایبەتمەندی خۆتانتان وەرگرتووە؟ وڵی تەسەورەکەم تایبەتمەندێتێکی باشمان هەبێت لەوەی کە ڕێژەی کچ لە ناو ینی ڕەگەزی مینە لە ناو گروپەکەیە لە کوڕەکان زۆرتر ئەمەیەکی لە تایبەتمەندەکانەکە لە بواری ئەدەبی و ڕۆشنبیری هەمیشە کێشە و قەیرانی دەنگی مینە هەبووە کچ هەبووە لە ناو ئەم جۆرە ئیشکردنەیە خۆشحاڵیەوە ئێمە ئەوەمان تێپەڕانەوە ئەوە یەک دووەم ماوەی 3 ساڵە بەردەوام هەموو پێنجشەمەیەک ینی دانەبڕاوین ئەوە زۆریکەی لە تایبەتمەندیەکان تایبەتمەندێکی کێمان ئەوەیە کە ئێمە ئەدەبی کوردی خوێنینەوە جیاواز لە خەڵکیکە کە بەداخەوە زۆر ئێتیمان بە وەرجێڕانە درێ و زۆر ئەدەبی جیهانیە خوێنرێتەوە ئەوانەیە ئێمامانوێ بەڕاستی هەڵکۆڵین وەک چۆن شوێنەوە هەڵکۆڵین لە ناو شوێنێکی مێژوویە ئاکایە مەژەمانوێت کردنە و پشکنین لە ناو ئەدەبی خۆمانە بکەین بۆی ئەدەبی خۆمان بناسین و یەکێکە لە تایبەتمەندەکانی ئێمەوەیە بەردەوام نووسەرەکان بانگەکەین ینی دیالۆگی ڕاستەخۆ لەگەڵ نووسەرەکان ئاکەین و کۆمەڵی تایبەتمەندێتی تریشمان هەیە کە بەردەوام گروپەکەی پێناسرێتەوە پلانتان چیە بۆ هەنگاوی داهاتووتان؟ لە ڕاستیە پلانمان زۆرە ئەم ساڵ لە 2 ساڵەکانی کۆتا ڕۆژەکانی ساڵی 2022 دانیشتێکی تایبەتمان کرد لەگەڵ هاوڕێکانم باسمان لەوە کرد کە بۆ ساڵی ئایندە چی بکەین لە ڕاستیەکە لە پلانەکانمان ئەوەیە کە لە ساڵی ئایندە جیاواز لە دانیشتەکانی خۆمان کۆڕ و سیمینار بۆ کۆمەڵە نووسری زۆر بکەین و بەنیازین بیرۆکەیەکی وا هەبوو کە لە ساڵی ئایندە بتوانین لە هەفتەکەیان ڕۆژێکیش بۆ مناڵان دەستنیشانکەین مناڵان بانکەینە ئەوەیە کە چیرۆکی مناڵانیان بۆ بخوێن و جا نازانم تا چەند نتوانین ئەو پلانەش جێبەجێکەین. هیوای سەرکەوتنتان بۆ خوازم زۆر سپاس کە ئامادە بووی لەگەڵمان. زۆر سپاس بۆ ئەم دیدانی ئەوەش.